بۆ نمونە ئەوە تۆپی وەستا ڕەجەبە لە سلێمانی پێکاتەی تورکمانە ئەوەیان لای بادینانە یاریگای نێودەوڵەتی هەولێری نێودەوڵەتیەوە تەقریبەن دەکرێتم بلێن یەکەم پولی پۆستەی وەرزشی سەرەتا وەکو هەر ئارەزومەندێک هەرچ پولێکم دەکەتە دەستی کۆم دەکردەوە مەسەلەن پولی عێراق بایە پولی وڵاتی دیکە بایە جار و بار بە دیاری مەسەلەن کە خەڵکانێک نێزیک لە خۆم دەیانزانی ئەوە ئارەزومە پولەکانمیان لە بۆ دەهێنا دوایش لە کۆمپانیایە کە بوو سەر بە دەوڵەت بوو پێیان دەگو ئەجیزە دەقیقە ئەلبومی پولی دانەبوو لە 75-76-77 لەو ساڵانەدا نرخەکەی 600 فلس بوو کچکە بوو دەکات 12 درەمی ئەو سەردەمی کتێبێکم کڕی بە ناوی کتاب التەوابع الصەغیر ئەو کتێبە هەموو ڕوانگەمی گۆڕی لە بۆ پولەکانی پۆستەی کە وامی لێکرد لە قۆناغی تەنیا کۆکردنەوە بچمە قۆناغێکی دیکە کە قۆناغەکەش دابەشکردن و تەسنیف و جۆرەکانیتی ئەوە بوو مەسەلەن بەپێی بابەتەکانی کردمە چەند بەشێک وەکو بەشی پولەکانی وەرزش بەشی ئاژەڵەکان بەشی ڕووەکەکان بەشی کەسایەتیەکان بەشی بۆنەکان بەشی ئەو پولانەی کە هۆیەکانی هاتوچۆی تێدا وەکو شەمەندەفەر و فڕۆکە و لەو بابەتانە ئەوە دەکرێت بڵێم ئەوە قۆناغی دووەمی ژیانم بوو لە ساڵی 1986 ئینتیمام کرد لە بۆ کۆمەڵی پولخوازانی عێراق کە دامەزرێنەرەکەی مستەفا پاشا یاملکی بوو کوردێکی ئەفسەرێکی سەردەمی عوسمانی و یەکێک لەو کەسانە بوون کە لە سلێمانی ئیتحاقیان بە حکوومەتەکەی شێخ مەحموودی کرد لە ساڵی 1966 لەو ناوەوە عێراق پولی عوسمانی ناسی و ئێستاش دەبینی نەک دەیان بەڵکو سەدام پولی عوسمانی لەو سەردەمی لەسەر نامەکان هەبوو بە حکمی وەی دەوڵەتی عوسمانی فراوان بوو بەیاننامەی 11 ئازار سەرەتایەک بوو لە بۆ پولی کوردی ئەو پولە کوردیە لە سەردەمی حکوومەتی عێراقی دەرچوو بە هەوڵ و کۆششی کاک جەودەت خەزنەدار کە بابەتەکانی بەیاننامە 11 ئازار نەورۆز گوڵەکانی کوردستان بەڵام وەکو پولی کوردی وەکو حکوومەت هەلبەتە لەوی قەدیمتر ئەو پولێ لە هەمووی کۆنترە بەر لە دەرچوونی پولەکانی عێراقیش کە پولی شێخ مەحموودیە دوو خەنجەر لەسەر یەک بە دراوی هندیش ئەوە کرایە مانای ئانە و ڕووپیە ئانە دەکات 4 فلس بە مستەلەحی خۆمان پێ دەڵێن ئانە ئەوەی دیکەش ڕووپیەش کاتەکە لە عملەی هندیوە بوو بە عملەی ئەوەوە عملەی دینار و عێراق ڕووپیە مقابلی 75 فلسی بوو ئەوە لە هەمویان کۆنترە لە پولەکان ساڵی 1970 هەتا ساڵی 1921 دەرچوو لە عێراق 25 ڕووپیە ئەوەی تازە باسم کردشارتم زۆریش دەکمەدا نیتمەم لەبەرەوەی نرخەکەی لە بۆ 2000-3000 دۆلاری دەڕواتن ئەو لە هەمووی دەکمەندرا جلوبەرێک ئەو هەموو شتەی هەڵدەگریتن جگە لەوەی مەسەلەن منتقەی بادینان شەڕوالی وان جۆرێکە منتقەی سلێمانی جۆر گوتیان سوود لەو تەنەوعی وەربگرین بەڵام چ بکەین نمونەک لە کورد وەرگرین نمونەک لە تورکمان وەرگرین نمونەک لە عەرەب وەرگرین نمونەک لە جچی شار وەربگرین ئەوە بوو
ئەو جلوبەرگەکان ملیەکان ئەو پولە پۆستەیە دەرچوو کە بە یەکێک دەکرێتم بڵێن یەکەم پولی پۆستەیە لە عێراق دەربچیتن کە نیشانەی پێکەوە ژیانی تێدا بیت. ئەمە کۆمەڵەیەکمان هەیە لە بەغدای بەناوی کۆمەڵی پولخوازانی عێراق، نوێنەرایەتی هەموو هەرێم دەکەم، هەولێر و دهۆک و سلێمانی، ڕێکخراوێکی نێودەوڵەتی دروست بکەین بە ناوی ڕێکخراوی ئارەزومەندانی هەرێمەکان و دەوڵەتەکانی کە دامیان پێ